لا بەشێکی شۆستە و ڕێگا سەرەکیەکانی شاری کۆیە ئەو دار و درەختانەی ساڵانێک دیمەنێکی جوان و سەرنجڕاکێشیان بەخشی بوو بە شارەکە لە ئێستادا بە هۆکاری جۆرا و جۆر وشک بوون و لە ناوچوون. ئەمەش نیگەرانی لای هاوڵاتیان و ژینگە پارێزان دروست کردووە. زیاتر ئەم وەرکانە سەرما سووتاندی ئەمانە بەس خزمەت گوزاریشی وەکو پێویست نەبوو ئەگەر بەهارێ سەرما سووتاندی لە بنەوە بڕدرایەوە ئاو بدرایەوە خزمەت بکرایە ئەسام بۆ خۆم مەزرعەم هەیە زۆر بە جوانی هەڵیداوەتەوە ئەمە عەقەلی هەفتانە 2000-3000 پێویستی بە ئاو هەیە. لە جیاتی ئەوەی بەداخەوە ئێمە ڕووبەری سەوزایی زیاد بکەین لە شارەکان لە شەقامەکان ڕووباری ئەوەی هەشمانە لە ناو دەچێت و ساڵانە بەهۆی ئاگرکەوتنەوە بەهۆی بێپیلانی لایەنی پەیوەنددار ناتوانێت ئەو دارانەی کە هەمانە دەوروبەری کۆیە تاک پێویستە لای خۆیەوە ئەوەندەی پێی بکرێت ڕووبەری سەوزایی باش بکات. لێپرسراوی یەکەی ئیداری قەزاکە دەڵێت لا نزیکەوە بە دوواداچوونیان بۆ وشکبوونی دارەکان کردووە و لایەنی بەرپرسیان سزا داوە. ئێمە بە دوواداچوونمان کرد بەڵێ بە فعلی بەشێک لەو دارانە وشک بوون کەم تەرخەمیەکەش بۆ پاپا گروپ کۆمپانیای پاپا گروپ دەگەڕێتەوە کە کاتی خۆی گرێبەستێک هەیە لە نێوان شارەوانی و کۆمپانیای پاپا گروپ کە ئاودانی ئەو دارانە و خزمەتکردنی ئەو دارانە لە ئەستۆی کۆمپانیای پاپا گروپدایە. ئەوە من پێم ڕاگەیاندن کە بەتوندی بەڕاستی پێویستە سزا بدرێن و جگەلەوە سزای مادی بدرێن و ئەو دارانی کە وشکیش بوون لە ئەستۆی ئەوان بێت و چاننەوەیان و خزمەتکردنیان. با پێی توێژینەوەکان ڕێژەی سەوزایی لە شاری کۆیە 115 هەرچەندە ساڵانە لەلایەن چالاکوان و ژینگە پارێزانەوە بە هەزاران دار دەچێندرێت بەڵام وەک پێویست پارێزگاری لێ ناکرێت. لا قەزای کۆیەوە کاروان نازم، گەلی کوردستان.